کە سامان عارب بەڕێوەبەری گشتی و بەرهێنانی هەولێرە پرسیارەکانمان ئاڕاستای بەڕێزیانەکەین. ئەم کاتتان باش، سپاس بۆ ئامادەبوونتان. پێش هەموو شتێک ڕێکارەکانی دەستپێکردنەوەی پرۆژە تەواو نەکراوەکان چۆنە؟ زۆر سپاس بە ناوی خی گەورە و میهرەبان. دیارە لەسەر فەرمانی ڕێزدار جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بڕیاردرا ئەو پرۆژانەی کە لە کار وەستاون بە هۆکاری کەمتەرخەمی و بەرهێنەران لە ماوەی ڕابردوو لە ساڵانی ڕابردوو بڕیارێک لەلایەن جەنابیانەوە دەرچووە، دوای ئەوەی کە تەواوی داتاکان و ئەو هاوڵاتیانەی زەرمەند بوون گرێبەستەکانیان پەسەند کراون. ئێستا دەست بە پێدانەوەی مۆڵەت بەو پرۆژانە دەکرێەوە کۆمەڵێک ڕێکاری یاسایی گیراوەتە بەر، لەوانە دووبارە چەسپاندنی سنوور و پەسەندکردنی گرێبەستەکان و ئەو تێچوەی کە پێویستە و مۆڵەتی نوێ بەو وە بەرهێنەرانە دەدرێت کە پێشتر پرۆژەی سەرکەوتیان ئەنجام داوە لە هەرێمی کوردستان و ئەو پرۆژانە بەپێ ئەو خشتەی پێشکەوتنی کارە بەو مەرجەی پاراستنی مافی هاوڵاتی کە بە پلەی یەکەم دێت لە پرۆژەکان دەستیان بەکار کردوێتەوە و هاوڵاتیان دەتوانن لە ماوەی ئایندەی نزیک ببنە خاوەنیەکەکانیان. باشە کاک سامان، بێگومان جەنابەت زانیاریت لەبارەی پرۆژەکانی سنووری هەولێر هەیە کە تەواو نەکراون. ئەوانەی کە لە هەولێر تەواو نەکراون چەند پرۆژەن؟ بێگومان ئەم بڕیارە تەواوی کوردستان ئەگرێتەوە، بەڵام بابزانین ئەوانەی کە تایبەت بە هەولێرن چۆنە. لە سنووری پارێزگای هەولێر 6 پرۆژە کارکردن تێیدا وەستا بوو و بەرهێنەرەکان بەشێکیان هەرێمی کوردستانیان بەجێهێشت بوو و بەشێکیان حکم کرابوون لە بەندیخانەکان بوون. ئەو پرۆژانە دەتوانین بڵێن تەنیا پرۆژەی کۆیستی کە لە شاری کۆیە تاوەکو ئێستاوە بەرهێنەر ئامادەی یعنی ئەوە بەرهێنەرێک ئامادەنە بۆ پرۆژەکە جێبەجێ بکە. لە سنووری پارێزگای هەولێر 5 پرۆژە وەکو بەڕێز سەرۆکی دەستیەوە بەرهێنانیش لە پێشەچێکە باسی کرد دەستیان بەکار کردوتەوە و بەشێکیان دەتوانین بڵێن لە قۆناغی کۆتایین کە پرۆژەی وەرین سیتیە. ئێستا ئومێد دەکەین لە ماوەیەکی نزیک یەکەکان تەسلیمی هاوڵاتیەکان بکرێ. پرۆژەی مەموزین بوو، پرۆژەی فلۆریاستی بوو کە ئێستا کاری تێدا دەکرێ و ئەو پرۆژانەی کە ئەوە بەرهێنەر کەم تەرخەمیش بە تێدا بە سستی کاری تێدا دەکرێت ئەوانش ئاگادار کراونەتەوە و پرۆژەی دەشتی بەهەشت هەیە کە بەڕاستی لە ساڵانی ڕابردوو هاوڵاتیەکی زۆر تێدا زەرمەند بوو. خۆشبەختانە لەلایەن خودی جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان پەسەندی ئەو کۆنووسەکرا کە لەلایەن لیژنەیەکی تایبەتمەند پێشنیارەکانیان پێشکەش کرد. ئێستا بە سەرپەرشتی سەرۆکایەتی داواکاری گشتی لیژنەکە دەست بەکار بووە و ئومێد دەکەین لە ماوەیەکی نزیک هەم هاوڵاتیان قەرەبووی خۆیان کە ماوەی زیاتر لە 10 ساڵە کاک سامان کاتە باسی قەرەبووت کرد بگەنەوە مافی خۆیان وە. باشە باسی قەرەبووت کرد، چ مژدەیەکت پێیە بۆ هاوڵاتیانەی کە زیانمەند بوونە لەم پرۆژانە چۆن قەرەبوو ئەکرێنەوە؟ ئایا وەکو حکوومەت هاوکاری ئەو وەبەرهێنانە ئەکەن یاخود وەبەرهێنەرەکان ئەکەن بۆی کە پرۆژەکان زوو تەواوکەن؟ قەرەبووکردنەکە چۆنە بێت؟ بێگومان بەپێی مادەی 4 لە یاسای ژمارە 4 ساڵی 2006 وەبەرهێنان مادەی 9 بەرگە 1 و 2 زۆر بەوازەحی باسی ئەو بابەتەی کردیە. طبعی ئەو وەبەرهێنەرانە ڕوبەڕووی دادگاکان کراونەتەوەوانەی کە کەم تەرخەم بوون. ئەو وەبەرهێنەرە نوێی کە دێ مەرجی لەسەردانراوە کە هاوڵاتی قەرەبووی هاوڵاتی بکاتەوە بە پێدانی ئەو یەکە نیشتە جێبوونەی کە چەند ساڵێکە پارەکەی داوایان بەشێکی پارەکەی داوە و لە هەمان کاتیش زیاتر تەرکیز لەسەرەوە کراوەتەوە کەمترین کات لە تەواوکردنی پرۆژەکە بۆ ئەو هاوڵاتیانە بێت کە گرێبەستیان هەیە، گرێبەستەکانیان پەسەند کراوەواتە هاوڵاتی بە هیچ شێوەیەک نابێت زەرمەند بێت لەگەڵ ئەوەی لە پرۆژەکان بینای خزمەتگوزاری بنیەی تەحتی ئەو شارە و بینا حکوومیەکانی وەکو قوتابخانە و داینگە و باخچەی ساوایان و بنکەی تەندروستی و بنکەی پۆلیسی تێدا دروست بکرێت. هاوڵاتی لێرە سنتەرە و هاوڵاتی مافی پارێزراو بێت لەسەر ئەو بڕیارەی کە جەنابی سەرۆکی حکوومەت دەری کردووە. لە هەمان کاتیشدا حکوومەت هاوکاری و هەماهەنگی تەواو دەکات لەگەر
فەرمانگە پەیوەنددارەکان بۆ ئەوەی تەواوی خزمەتگوزاریەکان بگەینتە ئەو پرۆژانێک کە تاوەکو ئێستا خزمەتگوزاریان نەگەیشتێت. باشە کاک سامان ئەو پاساوانە چی بوونە بۆ تەواو نەکردنی ئەو پرۆژانە لەگەڵ ئەو مقاول و وەبەرهێنەرانە کە قسەتان کردووە چ پاساوێکیان هەبوو پاساوەکانیان پەسەند بووە؟ بێگومان خۆتان دەزانن لە دوای ساڵی 2014ەوە قەیرانی دارایی تیرۆریستانی داعش پەتای کۆڕۆنا ئەوانە بەشێک بووین لەو هۆکارانە لەلایەن هاوڵاتیانەوە نەتوانراوە قستی ئەو کۆمپانیایانە قستی یەکانی نیشتە جێبوون بدرێ لە هەمان کاتدا کۆمپانیەکان نەیانتوانیوە تەمویلی مەشروعەکان بکەن ئەوانە هۆکار بووین بەشێک لەو پرۆژانە ئێمە ماوەی یاساییمان پێداینە بەڵام ئەو وەبەرهێنەرانی کەم تەرخەم بووینە لە خودی وەبەرهێنەرەکە بۆ سەرڕای ئەوەی کە حکوومەت زۆر هاوکار بووە لە پێدانی ماوەی زێدەچی و ئاسانکاری بانکی و هەروەها بەشێک لە هاوڵاتیانیش کە ئاعتیمادی کولیان لەسەر موچەکان بۆ کە قستی ئەو یەکانیاندا بۆیە هۆکارەکان زۆر بووینە بەڵام ئەو 5 پرۆژەیە ئەلحەمدولیلا کارەکانیان تەواو بوو ئینشاءالله لە ماوەیەکی نزیکیش ئەوەی کەماوە دەست پێ دەکەن. باشە زۆر چاکە کاک سامان خشتەی پێش کار خستن یاخود پێش خستنی کار لەم پرۆژانە لەم 5 پرۆژەیە بە چ شێوەیەگە بێت ئەو سەقفە زەمەنیە کە داتان ناوە بە چەندێکە بێت تەواوی بکەن ئەو پرۆژانە و بدەنە دەستی کلیلەکان بدەنە دەست خاوەن ماڵەکان. خۆی هەموو لە هەموو پرۆژەیەکی وەبەرهێنانی غەیری سەکەنیش خشتەی پێشکەوتنی کار جەدوەل تەقەدم عەمەل پێشکەش دەکرێ عوتڵەی ڕەسمیە یاخود بارانبارین و ئەو کاتانەی کە باران دابن ئەوانە ئەژمار دەکرێن بەڵام لە تەواوکردنی یەکانی نیشتە جێبوون لەبەر ئەوەی وەبەرهێنەریش بە گرێبەستێک پابند کراوە لەگەڵ هاوڵاتی کاتێک لەو ماوە یاسایی ئێمە لە بۆی دیاری دەکەین تەواوینەکە هاوڵاتی مافی پارێزراو دەبێت لە پێدانی غەرامەی تەخیری واتە سزای دواکەوتن بۆیە لە پرۆژەیەک و بۆ پرۆژەیەک دەگۆڕدرێ بەڵام تەواوکردنی ئەو پرۆژانە لەبەرەوەی ماوەکانیان بەسەچووە زووترین کەمترین کات بۆ وەبەرهێنەردانراوە بەشیشان دەتوانم بڵێم لە قۆناغی کۆتایی جێبەجێکردندان و هاوڵاتی مافی هەیە لە کاتێک ئەو ماوەی کە ئێمە لە بۆمان دیاری کردو بچی سکاڵای یاسایی لەسەر وەبەرهێنەرەکە لە دادگاکان تۆمار بکەوە ئێمەش ئەکید پشتیوانی ئەو خاوەن گرێبەستە دەبین کە بە پێی گرێبەستەکە مامەڵەی لەگەڵ وەبەرهێنەر دەکات زائیدەنیش ئەو پرۆژانە لەمە دووە کە پێشتریش ڕێنماییمان هەبووە گرێبەستەکان بە سێ وێنە لەلایەن ئێمەوە پەسەند دەکرێن و وەبەرهێنەران چ ئەوانەی ئێستا مۆڵەتەکانیان وەردەگرن یان ئەوانەی کە ئێستا لە کارکردندان هاوڵاتی پێویستە پارەکانیان لە ژمارەی بانکی هاوبەشدا بندرێت پارەکانیان بۆ ئەوەی لە دەستێکی ئەمیندا بێەوە بۆ ئەوەی بتواندرێت لە پرۆژەکەش بەپێی ڕێژەی کاری ئەنجامدرا و خەرز بکرێت واتە وەبەرهێنەر ئازاد نییە لە وەرگرتنی پارە سەربەخۆ ئیلا دەبێت لە ڕێی ئەو بانکە ئەو ژمارە بانکی هاوبەشەی کە کراوەتەوە لە لایەن ئێمەوە لە بانکە باوەڕپێکراوەکانی هەرێمی کوردستان و پارێزگای هەولێر. بەڵێ بۆ هیوایی کە بەم گفتوگۆی من و جەنابەت خۆشخەبەر بوو بێتین بۆ هاوڵاتیانەی کە تاوەکو ئێستا کلیلی ئەو پرۆژە نیشتە جێبوونانیان وەرنەگرتووە سپاس دەکەین بەڕێز سامان عارەب بەڕێوەبەری گشتی و بەرهێنانی هەولێر لەگەڵمان بووی سپاس.